سڵاو هاوڕێیان ئەمڕۆ ئێمە لەم ڤیددیۆیە باسی چۆنەتی بە خێوکردنی پشیلە و سەگەکەین. ئەم دوو ئاژەڵێکی زۆر ماڵین، ئەگەر تۆ بە جوانی بزانی مامەڵەیان لەگەڵ بکەی زۆر ماڵیە بن و زۆر هۆگرتە بن. یەکێ لە خاڵە گرنگەکانی پەروەردە و بە خێوکردنی پشیلە و سەگ ئەوەیە کە تۆ بزانی چ کاتێک گونجاوە بۆ ئەوەی لە شیر ببڕێنەوە و دەست بە درای فوت بکەنەوە تا خواردنی تایبەت بەخۆیان. تەمەنی گونجاو بۆ ئەو خواردنە 2 مانگیە هەتاوەکو ساڵ تۆ پێویستە خواردنی کیتنی بدەیتێ، بەڵام ساڵ بەبانەوە بۆی ئەەکەیتە ئەدەڵت. لە خوار تەمەنی 2 مانگەوە بە هیچ شێوەیە درایفود نادرێپی ئەبێ شیری تایبەت بە پشیلە بدرێپی نەوەکو شیری مرۆڤ و شیری مناڵ. بۆیە ئەگەر پشیلەیەکت کڕی بە تەواوەتی تاکیدکەوە کە تەمەنی 2 مانگە ئەو کاتە بیکڕە بۆی تووشێ و عەزیێتە نەبی ڕۆژانە شیری بدەیتێ. ئەمە خاڵێکی تر ئەویش لوقاحی پشیلەکانە. پێویستە لە تەمەنی 2 مانگی پشیلەکانتان یاخود سەگەکانتان لوقاح بکەن بۆی لەو نەخۆشیە ڤایرۆسانە دوور بن کە عیلاجی نییە و کوشندن. هەروەها بۆ مرۆڤیش هەندێکیان ئەگوازرێنەوە. نەخۆشی بەکتریمان هەیە ئەویش کە تۆ پێشەوەی پشیلەکەت یاخود سەگەکەت لوقاح بکەی ئەچی ئەی شوێری و تووشی سەرمایەکەی خاستەن لە وەرزی ئەم زستانەیە پێویستە پشیلە نەشۆردرێ. ئەگەر زۆر زەروری دەبێ بیشۆری لە کاتی نیوەڕۆ واتە کە جەوەکە گەرمە و بەباشی وشکی بکەیتەوە و لەبەر هیتەرێ یاخود سۆبای دای بنەی بۆی تووشی هەوکردنی سیەکان نەبێت و عیلاج وشتی بۆ ئەکرێ، بەڵام لە تەمەنێکی وا بچووک عەزیێتیە بێ. خاڵی ترمان هەیە ئەویش گوێیەکانێتی. پشیلە و سەگ بە زۆری تووشی هەوکردنی گوێیەکان ئەبنەوە، بۆیە پێویستە بە مادەی تاقیمی تایبەت بە گوێ پشیلە و سەگ هەفتەی جارێک گوێیەکانیان باش پاک بکەیتەوە بۆی تووشی هەوکردن نەبن. خاڵی ترمان هەیە ئەویش نینۆکی پشیلەکان و سەگەکانمان پێویستە هەفتەی جارێ یاخود 2 هەفتە جارێ نینۆکیان بکەیت. خاڵی ترمان هەیە ئەویش خۆڵەکەیان یاخود شوێنی پیسەکەیان پێویستە هەموو ڕۆژێ پاک بکرێتەوە، لەبەر ئەوەی پشیلە حەز ناکە شوێنی خۆڵەکەی پیس بێ وای لێ ئەکا لە دەرەوەی لە تربۆکسەکەی یاخود لە دەرەوەی ئەو شوێنەی کە خۆڵی بۆ دانراوە پیسایی بکە و میز بکە. پێویستە ڕۆژانە شوێنی خۆڵەکەیان پاک بکرێتەوە و ئاگاداری خۆتان بن دەستکێشە لە دەستکەن باشترە بۆی دەستان بەر پیسایەکەیان نەکەوێت. خاڵی ترمان هەیە ئەویش ئەسپێ و گەڕیە لە پشیلەیە. ئەسپێ کاتێ پشیلەکەتان ئەچێتە دەرەوە لەوانەیە لە پشیلەی ترەوە بۆی بگوازرێتەوە، بۆیە پێویستە 2 مانگ جارێ یاخود 3 مانگ جارێ لە لای کلینیکەکان قەترەی تایبەت بە ئەسپێ و گەنە لەبان پشتیان دای بنێن بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشیە نەبن. نەخۆشی ترمان هەیە لە پشیلەدا لە وەرزی زستان ئەویش ئیلتیهابی ڕیخۆڵەکانە وان لێکە تووشی زگشوو بن. پێویستە ئێوە بیبن بۆ کلینیکەکان بۆی تەشخیصی کە ئایا بە هۆکاری تەسەموم یاخود بە هۆکاری خواردنەکەی یاخود بە هۆکاری سەرما وای لێ هاتووە. لە کلینیکەکان پشکنینیان بۆ کرێت و هۆکارەکە دیاریەکرێت. هەندێک نەخۆشیمان هەیە نەخۆشی نەفسیە تووشی ئەم ئاژەڵانە بن. ئەویش تۆ کاتێ پشیلەیەک بۆ چەند مانگێ بەخێوەکەیت و هۆگری خۆتە بێ ئەچی پشیلەیەکی تەمەنی بچووکتری بۆ دێنی و ئەمە وای لێکە ئەم پشیلەیە تووشی نەفسی بێت و چیتر یاری نەکا و ڕقی لەو پشیلە بێتەوە بە هەمان شێوە ڕقی لە جەنابیشتانە بێتەوە و واتان لێکە گاستان لێ بگرێ و شوختان بکە و نەفسیەتی بە تەواوەتی تێکەچێ. بە هیچ شێوەیە تەیر و پشیلە لە یەک ماڵ بەخێو مەکەن ئەگەر لە بەچکەیەوە نیە، واتا پشیلەکە لە تەمەنی بچووکەوە بیهێنی تەیرت هەبێ لە ماڵەوە کێشەی نییە، بەڵام بە تەمەنی گەورەمەی هێنن بۆی هەیە کە ئازاری باڵندەکانتان بدە. خاڵی ترمان هەیە ئەویش تووکوەرینی پشیلەیە. بە شکلێکی عام پشیلە تووکی ئەوەرێ، هەروەها سەگیش، بۆیە پێویستە ڕۆژانە شانە بکرێن بۆ ئەوەی ئەو تووکە مردوانەی کە لە ناو پێستیان هەیە ئێستا ئەم پشیلە بن دەسمە تووکی زۆر ئەوەرێ، پێویستە ڕۆژانە شانە بکرێ و ڤیتامیناتی پێ بدرێ. ڤیتامینەکان لە ڕێگای حەبەوە یاخود شروبەوە هەیە. هەروەها گرنگترین خاڵ ئەویش پێدانی حەبی کرمە. مانگی جارێ پێویستە لە کلینیکەکان حەبی کرم بدەن بە پشیلەکانتان و ئەگەر پشیلەکەتان کرمی هەبوو ئەوە بە ڕێژەیەکی کەمتر ئەبێ حەبەکەی بدەنێ و ئاگاداری بن. خاڵ ترمان هەیە ئەویش فتڕیاتە لە پشیلە کە نەخۆشیەکی گوازراوەیە لە بین مرۆڤ و پشیلەیە. ئەگەر پشیلەکەتان تووشی فتڕیات و پێویست ناکە هیچ بترسێن، چونکە نەخۆشیەکی زۆر ئاسایی و زوو چارەسەر ئەبێ. ئەیبەن بۆ کلینیکەکان فەحسی تایبەت بە فتڕیاتتان بۆکەن و عیلاجتان ئەدەنێ. ئەگەر خوا نەخواستە بۆ خۆشتان گوازراوە عیلاجەکەی هاسانە و هیچ کێشەیەکی نێپێویست ناکە دەستبەرداری ئاژەڵەکەتان بن و خۆتان بترسێنن. هەندێک نەخۆشی ترمان هەیە کوشندەیە، پێی ئەوترێ پارڤۆ ڤایرۆس. ئەم نەخۆشیە لە کاتێک کە تۆ ئاژەڵەکەت لوقاح ناکەی تووشی ئەم نەخۆشیە بێ، بۆیە پێویستە ئاگاداری ئاژەڵەکەت بی و ئەگەر بینیت خواردن و ئاو ناخوا خێرا بیگەێنی بۆ کلینیکەکان بۆ ئەوەی لە ناو نەچێت.